لەگەڵ بوونی ئەم هەموو نەهامەتیە بەسەر کورد و لەگەڵ بوونی ئەم هەموو بێئیشیە و ئەم هەموو قەیرانە و ئەم هەموو فەسادە و ئەم هەموو ناڕەحەتیە و ئەم هەموو ئاگرە سوورەی دەورمان خۆشحاڵین ساڵێک لە تەمەنمان تێپەڕی و لەم یادەیە جەنابتانە بینینەوە چونکە ئەس دەکەین ساڵ بە ساڵمان خۆزگەمان بەپار ساڵەکان خەریکە وردە وردە ناخۆشە بن قەدری ئەو ساڵانەی کە نیعمەتمان تیا بینی کە خۆشحاڵ بووین تایە کە مرتاح بووین کە ئاسوودە بووین لەوە ئەچێ وەکو پێویست قەدری ئەمەمان نەزانی بێ بۆیە هەست دەکەین ئەگەر وەک پێویست شکری نیعمەتەکانی خوای گەورە نەکەین ئەو نیعمەتانە تا سەر بۆ ئێمە نامێنێ وەکو بۆ سەر هەر ئومەتێک نەما بۆیە من پیرۆزبا یەکەم سەح بەکەمەوە داوای لێبوردنیشتان لێ یەکەم بەڕاستی کورد عەیبە لەم ساڵەیە کە ساڵێکی پڕ نەهامەتی و ناڕەحەتی و گلۆربوونەوەمان بەڕێ کرد بیر لەوە بکەینەوە کە ئێمە ساڵی پار حەزمانە کرد بیر لە دەوڵەت کەینەوە دەوڵەت دروستکەین ئەمڕۆ بەداخەوە مەعاشی مۆزەفەکان و کارمەندەکانی خۆمان پێ نادرێ ئەمە پێوتێ پاشەکشە ئەمە پێوتێ دووری لە خوا ئەمە پێوتێ شکرانە بژێری نەکردنی نیعمەتەکانی خوای گەورە بەسەرمانەوە ئەمە پێوتێ پاشاگەردانی هیوادارم ئینشاءڵڵا ساڵێ بێ و تێپەڕی بێ